جۆکی گەرمە میوە فرێشانە خۆشە. خاتون سڵاوە لێبێ میوە و دانا و سەوڵیشە لەسەر داناوە بە چەنە پەرداخی؟ سڵاو لە تۆش بەخێر بێن. وەڵام میوەی فرێشم داناوە ئەیتر لێت یەکەم کردومەتە پەرداخەوە ئەو پەرداخی بە 2000. بیرۆکەیە لە شۆ هێناوتە؟ وڵی هەروەها بە مێشکمە یەکەم جارمەم ئیشاکەم تم با دەست پێ بکەم ئیتر بە دروستکردنی میوە جۆکی گەرمە میوە فرێشانە خۆشە. بۆ منە چۆن ئەیگونجەی لەگەڵ یەکتریە چی لەگەڵ چیا تێکەڵاوکەی؟ وڵا شوتیم هێناوە لەگەڵ کاڵەکە ئەیجنم ئەیکەمە پەرداخەوە لەگەڵ گێلاس و ترێ و ترۆزیشم هێناوە دوای خەمە سەر قاپەیجن و ترشوشتی پێواکەم. بۆ حەز لە کامێنە؟ وڵی من هەمووی حەز لێم هەموو میوەیەک هەموویە خۆی هەموویە خۆم کێشەم نییە. بۆ منە میوەیەک هەیە کە زۆ دڵخوازی تۆ بێ؟ وڵی بۆ ئەم وەرزە حەزم لە شووتیە شووتی خۆشترە. هەفتەی چە شووتێ خۆی؟ وڵی هەفتەی نازانم بەس زۆربەی کاتەم و ئێوارێکی خۆین. ئەی ئەگەر بۆ منە کەسێک یەک جۆر میوەی بوێت بە تایبەتی شەتانە؟ بەڵێ بە تایبەتی شەمانە بۆی خینە قاپەوە. باشە بۆ لە پەرداخە؟ بۆی وڵی لە پەرداخە من نازانم پێم جوانترە و پاک و تەمەستریشە ئاوا هەموو میوەکان بە فرێشی لە ناو یەکە ئەنجا بۆی بنسە لە قاپا بێت ئەمە توانی هەڵیگری سەری پێوەیە بووی مێشولەیە حەشەراتە شتێکی نەچێت بەسەرە بۆی گوڵمەتە ئەو میوانی کە هەڵەیە بژێری تا چەندێک گرنگە کوالێتەکەی بەرز بێ؟ وڵی میوەکان هەمووی تازن ئەگەر هەر میوەیەکیش بۆ نمونە خراپ بێت و ئەوانە من هەمووی فڕێم ئەچ میوەی تازە هێنم هەر شتێکی لێ نەما ئەیهێنمەوە. ئەتێ پەرەی پێ بێ ئەم کارە؟ وڵی ئیشەڵڵا من پەری پێ بەم جارێر لەمەوە دەستم پێ کردەوە ئیتر ئیشەڵڵا بە شتی گەورەتر. وەکو چی؟ وڵی بواری من لە شیرینیا ئیشم کردووە لە کۆفی شۆپیشە قاوەخانەیە لە ئیتر ساردەمەنیە بابەتی خواردن عادەتە لە هەموو ئیشم کردووە. باشە ئەو هەموو ئیشە و بۆ گۆڕیوە چی بووە کارەکە؟ وڵی ئەخر لە فستیڤالە بەشداریم نەکردەوە بەس لەناو ئیشەکەیا بووم ئیتر وتم لەوانەیە با لە شتێکی واوە دەست پێ بکەم چزانم وتم بزانم با لە میوەوە بێ. واتە ئەمە تایبەت بەم فستیڤاڵ ئەم ئیشاکەی؟ بەڵێ ئەمە تایبەتە بەم فستیڤاڵ وەکو خۆی کە شوێنێکدا بمەزرێنی دوکانێکە هەبێ یاخۆت کوخێک بێت؟ وڵی ئیشەڵڵا لە مێشکمایە بەڵام جارێ وتم با لە شتی واوە دەست پێ بکەم بزانم تا چەند سوودی لێ بینم و حەزی شەکەم من هەموو ئیشە تاقیکەمەوە. خێرای دەجنینی شتەکانە؟ وڵی باشم هەڕۆڵە خێرا تای کرە بزانم چۆنی دەست و پلێ چۆنە؟ بەس شووتی خۆش نییە کاشکردنی؟ شووتی زۆر خۆشە نەرمە قاشکردنی وەکو ترۆزی ئەوانە نییە؟ وڵی ئەمووی بۆ من فەرقی نییە من کێشەم نییە لەگەڵ میوەکانە میوە خۆرم. نەمە بەسم بۆ قاشکردن و شاکردنەکەی نانا کێشەم نییە لەگەڵ هیچیانە باشم دەستەکانە خۆش بەخێر بێنیا.